زێر هاوشانی نەوت لەسەر ئاستی جیهان بازرگانیکردن پێوەی یان هەر گۆڕانکارێک لە نرخ یان هاوردەکردنیەوە کاریگەری لەسەر دۆخی ئابووری دروست دەکات لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە. بۆیە ڕێخستنی بازاڕی زێر و چاودێریکردن و پاراستنی ئەم جۆرە بازرگانیە بە خاڵێکی گرنگی دۆخی ئابووری ئەژمار دەکرێت. ئەمە قسەی شارەزایانی ئابووریە. تاکو ئێستا لە هەرێمی کوردستان سەندیکایەکی یەکگرتوو نییە بۆ زێڕنگران کە ئەمەش کاریگەری کردوتە سەر زێر. ئەمەش لە کاتێکدایە پرۆپۆزەلی ژووری زێڕنگران دراوەتە حکوومەتی هەرێمی کوردستان و تەبێژی زێڕنگرانی هەولێریش دەڵێت دروستکردنی ئەم ژوورە دەبێتە مایەی بوژانەوەی ژێرخانی زێر. لە کەرکووک و هەڵەبجە و سلێمانی و دەهۆک و هەولێر یەکێتی سەندیکای زێڕنگران دروستکەین. دروستکردنی ژووری زێر لە هەرێمی کوردستان دەبێتە مایە ئەوەی ژێرخانی ئابووری زێر ببوژێتەوە. سەرانەی نەبوونی سەندیکا یان ژووری زێڕنگران بازرگانان لە کاتی هاوردە یان هەناردەکردنی کێشە و گرفت دێتە بەردەمیان. نوێنەری سلێمانیشی ڕای دەگەێت بۆ دروستکردنی سەندیکا دەچنە لای هەر بەرپرسێک باڵێنێکی ناڕاست دەدەن بۆیە کێشە و گرفتیان بۆ دروست دەبێت. کە تۆ چیتە لای بەرپرسێکە گوێ لێ نەگرێت چی پێکرێ هیچ پێ ناکرێ وعدێکی ناڕاستەیەنێ و هیچی تر. کێشەکان لەلایەن مەتاڕەوە لەلایەن ئاڵتونەوە لەلایەن کە تۆ یەدەیەکی خۆت نەبێت کە بتوانیت تەسەڕفاتی پێ بکەیت کە بتوانیت سەعردانی و بەنسبەت ئاڵتونەوە لەوانەیە زۆر شت هەیە با بڵێن عیاری یا مەزبوط نەبێ یا شتێک ئەمانە تۆ لەژێر چاودێریە ئەبێت. ئەمە ناتوانێت زەڕەنگەرەکە بەعزە شتێ بکات دەگەر تۆ سەندیکای خۆت هەبێ. لێپرسینەوەیشی تەواو لێپرسینەوەش بە پشتیوانی حکوومەتە حکوومەتیش کە پشتیوانمان نەبێت هیچمان پێ ناکرێت. مامەڵەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی جیاوازی هەیە لە شێوازی هاوردەکردن بە جۆرێک بۆ تا کێشە و گرفت لە بەردەم بازرگانان. مامۆستایەکی زانکۆش دەڵێت حکوومەتی هەرێم زۆر پەیوەستنیە بەم کانزایە لە کاتێکدا زێر دەتوانێت ئابووری هەر وڵاتێک هاوسەنگ بکات. دەتوانین پیشەسازی زێر لە هەرێمی کوردستان بکەینەوەوە بتوانین هەرێمی کوردستان بکەینە ناوەندێکی بازرگانی گەورەی زێر چونکە خواستێکی زۆری لەسرە زێڕوا دەبینین هەر کاتێک بارودۆخی سیاسی یا بارودۆخی ئابووری تایبەت لە شەریکاتی ئەمریکا کاتێک نسبەی سیولە زیاد و کەم دەکات گۆڕانکاری ئەو فلاکچوێشنە لەسەر زێر زیاد دەبێەوە خواستی زێر زۆر جار زیاد دەکات لەلایەن بازرگانەکانەوە بۆی خۆیان دوور بگرن لە مەترسی عملاتی وەکو دۆلار و وەکو یۆڕۆ و عملەکانی تر چونکە زێر بەهاکەی بە خودی خۆیەوە هەیە. لە سەدا چلی بازرگانی زێر لەسەر ئاستی جیهان لە ڕێگەی وڵاتی ئیماراتەوە تێدەپەڕێت. لە کۆتایی مانجی یەکەمی پارساڵ یەکەمین کۆنفرانسی زێر لە شاری هەولێر بەڕەوە چوو. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم کۆنفرانسش هێنانی کۆمپانیای ویانی بوو بۆ ئەوەی ئەم حەقدەستەی دەدرێتە وڵاتان بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە. بەڵام تاوەکو ئێستا هیچ کۆمپانیەک نەهاتووە. هەژارن وەرشار پرێس هەولێر.